ئەو ساڵیش بەفر و باران کەم بوو بە سێستا لەو مەنتیقەی تەقریبەنەوە دەستی بە بارانەی کردێت جەوەکی زۆر خۆش هادی بەفرەی خۆش هاتیە ئەگەر بەفری شەبی سەرچاوەکانمان زیاد دەکەن و هەروەها دەبێتە هۆی یعنی سەوزبوونی ناوچە شاخاویەکان و جەوێکی خۆش بە ناوچەکەمان دەدا ئێرەش باڵەکەتی بەردەوام ساڵانە بەفرێکی زۆری لێ دەبارێ و زیاتر ئەو هۆکاری بەفربارین کە ئێمە دڵخۆش دەکا دەبێتە هۆی ئەوەی کە ینی ناوچەکەمان جوان بێت زیاتر بە دیارکەی بۆی زیاتر سەرنجی گەشتیاران بەلای خۆیدا ڕابچێشێ. ئەمە وچی سایق تەکسیەکانی حاجومەران سۆران حاجومەران بەفربارین بە ڕێەکەی گرتووە لە نێوان پیرانشار و حدود ڕێەکە گیراوە بەفرێکی زۆر هاتووە لەبەر هەندێ ڕێکان خاوین نەکردیتەوە و کاریگەر لەسەر نەفەر و لەسەر ئەوەی پیاکرد لە لای پیرانشار لە ئیران نێنەوە کوردستانی. سنتەری هاوسەرگیری تایبەتە بە پشکنینی هاوسەرگیری بۆ ئەو کچ و کوڕانێکە ژیانی هاوسەرگیری پێکدێن لێ لە سنتەرەکەمان کۆمەڵێک پشکنینیان بۆ ئەنجام دەدرێت ئەوانەیەکەوە پێویستن لە ڕووی تەندروستی و هاوسەرانە داوا لە هەموو هاوسەران دەکەین بەر لە چوناوچوونە پرۆسەی هاوسەرگیری سەردانی سنتەرەکەمان بکەن بۆ ئەنجامدانی پشکنینی پێویست سەرەڕای کۆمەڵێک قەیران و داراکە کێشەی دارایی بەڵام سنتەرەکان بەردەوامە لە خزمەتکردنی هاوڵەتیان و ئەو کوڕکچانێکەوە ژیانی هاوسەرگیری پێکدێن. کاری ئێمە لەو سنتەرەی کە بۆ پشیلینی پزیشکی پێش هاوسەرگیریە بۆ ئەو کەسانەیە کە دادگای باری کەسی ڕەوانەی لای ئێمە دەکاتن بۆ ئەوی پشکنینیان بۆ ئەنجام بدەن تاوەکو پرۆسەی هاوسەرگیری ئەنجام دەن بۆ ئەوی بزانێت ئەگەر هەر کێشەیەکیان هەبێت لای ئێمەوە دیاری بکرێتن. المتنبي لم يكن قد مات إنما هو خالد لكن خلوده حي في قلوب الناس جميعا وأخص المثقفين الذين تملأ مداخل عقولهم أفكار المتنبي وحكم المتنبي. لذلك تجد كل يوم جمعة كهذا اليوم المشرق البهي تجد الناس جميعا يتجولون بين ثمرات جهد الإنسان في المكتبات والكتب ونتاجاتهم.